بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی خی گەورەتان لێبێ و مکاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لاڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسخواسی ئەمڕۆماندا باز لە ڕێنماییەکانی وەرگرتنی قەرز و شێوازەکانی دانەوەی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دەکەین. وەک هەمیشە ئێوەی بەڕێزیش دەتوانن لە ڕێگەی دیجیتال میدیای پەیامەوە هەر پرسیار و سەرنج و تێبینیەکتان لەسەر شێوازی قەرز و یام هەر پرسیارە لەسەر ئاداب و مەرجەکانی قەرز دەیە دەتوان بینێن و منیش لەم ڕێگەی بەرنامەکەەوە ئاراستەی مامۆستای دەکەم بۆی وەڵام لەگەڵ بە پرسیاری ئێوە بەرنامەکە زیاتر دەوڵەمەند بکەن. دوای کۆچی دوایی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و لە سەردەمی خلافەتی سەیدنا عومەری کوڕی خەتابدا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی عومەر هەستی کرد یا بیستیەوە کە یەکێک لە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پیشەی بووەتە قەرزکردن و بەردەوام خەریکی قەرزکردنە. ئیمامی عومەریش زۆری بەلاوە ناخۆش بوو کە چۆن دوای بڕینەوەی موچەیەک لە بەیتولماڵی موسڵمانان چۆن دەبێ یەکێک لە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هێندە محتاج بێ کە قەرز بکە. کاتێک کە ئیمامی عومەر لە هۆکاری قەرزکردنی خێزانەکەی پێغەمبەری خوای پرسی صلی الله علیه و سلم ئەویش فەرمووی لەبەر محتاجی و نەبوونی نییە کە قەرز دەکەم بەڵکو لە پێغەمبەری خوام ژنەوتووە صلی الله علیه و سلم کە هەر کەسێک قەرز بکات و بە نیازی دانەوەی بێت تا ئەو کاتێک کە قەرزەکە دەگێڕێتەوە لەژێر چاودێری و پارێزەری خوای گەورەدایە. منیش دەمەوێت لە ڕێی ئەم قەرزکردنەوە هەمیشە خوای گەورە پارێزەر و چاودێرم بێ. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باز لە یەکێک لە مەشهەدەکانی ڕۆژی قیامەتمان بۆ دەکات کە پیاوێک دەهێنە بەردەم لێپرسینەوەی خوای گەورە و خوای گەورەش لێی دەپرسێت چ کار و کردەوەیەکت ئەنجام داوە. ئەو پیاوەش دەڵێ هیچ شتێکی وەها شک نابم کە مایەی دڵخۆشیم بێ بەڵام تاکەکردەوەیەکمە بۆ من لە دنیادا خاوەن پارە و سەروەت و سامان بووم و پارەم بە خەڵکی داوە بە قەرز و هیچ زۆر و ناڕەحەتیەکم بۆ دروست نەکردوون لە هێنانەوەیدا و هەر کاتێک هەستم کردبێ کەسی قەرز وەرگر ئەگەر پارەکەی نییە بمداتەوە ئەوە لەبەر خاتری خوای گەورە لێی خۆش بووم. خوای گەورەش دەفەرمێ ئێمە ئەمڕۆ ئەولاترین کەوا بتوانین لە تۆ خۆشبی چونکە تۆ لە دنیادا لە بەندەکانی ئێمە خۆش بووی. بێگومان قەرزدان و شێوازی قەرزکردن گرنگیەکی زۆری پێدراوە لە ئیسلامدا بەڵام کەمترین زانیاری و ڕێنماییمان لەسەری هەیە. لە کاتێکدا درێژترین ئاەتی قورئانی پیرۆز باز لە شێوازی قەرزدان و نووسین و گرتنی شایەد و شێوازی گێڕانەوە وەرگرتنەوەی قەرز دەکات. لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا هەست دەکرێت لە ڕێی ئەو قیست و یارمەتی دانانەی کە لەلایەن کۆمپانیاکان و سەرمایەدارەکانەوە بەرامبەر بە خەڵک ئەنجام دراوە خەڵکێکی زۆر خۆی خستۆتە ژێر باری قەرزێکی زۆرەوە. لەم بەرنامەیەدا بۆ زانین یان بۆ منە سوود وەرگرتن لە ڕێنمایی و ئاداب و مەرجەکانی قەرز وەرگرتن و چۆنیەتی دانەوەی و ئەو کەسەی کە قەرز دەدا چه فەزل و گەورەیەکی هەیە و ئەو کەسەی کە لەبەر خاتری خوا لە قەرز وەرگر خۆش دەبێ چ گەورەی و بەها و ڕێزێکەیە. بەرنامەی باسوخواسم بۆ ئەمە بەستە تەرخان کردووە لەگەڵ میوانی بەڕێزم دکتۆر محەممەد حسێن پێنجوێنی. دکتۆریان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سەلامی خوا لە ئێوە و لە گوێگران و لە بیسەرانی خۆشەویستیش بێت. زۆر بەخێر بیت. بەخێرا بنیاڵم بێت. دکتۆر سەرەتا بزانین قەرز چییە و بەچی دەگوترێت قەرز؟ بەڵێ سپاس و ستایش بۆ پەروەردگار درود و سڵاو لە گیانی پاکی پێغەمبەر و هاوڵان و شوێن کەوتوانی. قەرز واتە وەرگرتنی شتێک پارەیەک یان هەر مەسئلەیەکی تر کە پێویستی ئینسانی پێپڕکاتەوە غەیری پارە و شتومەکی تریش کە پێوترە عاریە یان خوازرا و ئەوانە هەمووی لە زیمەی ئەو مرۆڤایە واتە لە ئەستۆی ئەو ئینسانەدا پێی دەوترێ قەرز و دەبێ بیگێڕێتەوە و دەبێت بیداتەوە. وایانی پیرۆزی ئیسلام باسی قەرزەکات ئاەتێکمان هەیە کە ئەوکو خۆت ئاماژەت پێکرد درێژترین ئاەتە لە قورئانی پیرۆزە کە باسی قەرزەکە و باسی شاهیدەکە و باسی کاتبێکەکە نووسەرێک کاتبی عەدل کەوا دادوەرێکی نووسەرێکی دادوەرد لە بینی هەردووکیان نابینوسێ و ئەجەلەکەی دیاریکراوە بێ بۆکەیە و مەبلەغەکە چەنە. ئەوانە هەمووی ئاینی پیرۆزی ئیسلام ڕێوشۆنی تونگ و تۆڵی گرتوۆتە بەر بۆی حەقەکان نەفەوتێ. پاشان ئەوانەی کە ئەمرن و قەرزارن چەندەها فەرمایش لەو بارەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمایشتی فەرمووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وعلى آله وسلم کاتی وفاتی کرد درعەکەی بەڕەهەندان رابوو لای یەهودیەک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆراکی لا هێنابوو پارەی نەبوو بیاتێ وەکو پەیوەستی و عەلاقە لەگەڵ ئەهلی کیتاب
وەکو ئەوەی کەوا متمانە بە یەکتری و لێک نزیک بوونەوە پێکەوە ژیانێکی ئاسوودە پێغەمبەر صلی الله عليه وسلم لای یەکێک لە ئەهلی کیتاب قەرزی هێنابووە بەڕەهن دەرعەکەی دانابوو. ئەمە جۆرێک نیە لەوەی کە ئاماژەیەکە بەوەی کە یاگوزارش لەوە دەکات کە ئاساییە تۆ لای بێباوەڕێک یان بوونە لای کەسێکی ئەهلی کتاب قەرز وەربگری یا قەرزت بداتێت ئەگینا پێغەمبەری خوا ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلیان خۆ لەوە ئەمە هێمایەکە بەڵێ ئەمە هێمایەکە بۆ ئەوەی کەوا ئەوانیش وەک مرۆڤ هاوژینن هاوڵاتین لە پێکەوە ژیانە تۆ دەتوانی لە بژێوی ژیانی ئەوە یارمەتی ئەو بی و ئەویش دەتوانی لە بژێوی ژیانە و لە کۆمەڵی بابەتی معیشیە ئەوەی کەوا سنووری شەرعی خوا نەبەزێنێ دەتوانی هاوکاری کەی و ئەویش هاوکاری تۆ بکات. زۆر باش بە دکتۆر بچینە خزمەتی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زانین ئەمان چۆن ئەم دوو سەرچاوە سەرەکیی وحی مسلمانان یا ئەو سەرچاوەی ڕەسەنەی مسلمانان چۆن باسییان لە شێوازی قەرزدان و گرنگی قەرز کردووە. بەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی ئەومان بۆ کە ئەفەرمێ ئادەم سەلات و سەلامی خوای لێبێ هەندێک لە تەمەنی خۆی بەخشی بوو بە داودی نەبی بەڵام ئەو کاتێکەوە ڕۆژێ لە ڕۆژان ئادەم فەرمی بە کوڕەکانی سەلامی خوای لێبێ ڕۆڵەکانە من بۆنی میوە و ئاوی بەهشتەکەم کاتێکیان زانی میوان هات و میوان مەلائیکەیە و کێشیان لەگەڵایە مەلائیکەی مەرگ مەلەکول مەوت ڕۆح کێشان ئادەم فەرمووی بۆچی هاتوون فەرمیان ئەجەلی تۆ نزیکە لە ئامەدە باشیا بە ئادەم سەلامی خوای لێبێ لە مردنیەوە فەرمووی من بە وعدەی خوای گەورە پێیاوم تەمەنم 1000 ساڵە بەڵام هێشتا من 960 ساڵم بڕیوە واتە 40 ساڵم ماوە ئەوانش فەرمویان بە پێی عهد و پەیمانێک کە تۆ داوات لە خوا کردو وەڵامی یاویتەوە 40 ساڵ لە تەمەنی خۆت بەخشیوە. پێغەمبەر فەرمە صلی الله عليه وسلم نەسیە ئادەم وجەحەدە و لە بیری چوو و ئینکاری کرد یەومەئیذین ئالەو ڕۆژەوە خوا نیگای نارد بۆ ئادەم و بۆ نەوەکانی ئادەم کە ئەبێت ئێوە لە هەموو عهد و پەیمان و قەرز و قۆڵەیەکە کاتبێک و دوو شاهید لە بینتانە هەبێ نووسین لەگەڵ شایەتی داندا. ئەمە فەرمانێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمانی خوایە بە ئادەم لەو ڕۆژەوە واتە ئەمە فەرمانە بۆ هەموو پێغەمبەران سەلات و سەلامی خوایان لەسەر بێ و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم قەرز ذل النهار وهم الليل ئەفەرمێ زەلیلی ڕۆژە و خەفەتی شەوە واتە ئینسان چەند بتوانێ خۆی لە قەرز بە دوور بگرێ و چەند بتوانێ قەرزار نەبێت ئەوەندە جێی خۆیەتی و پێغەمبەر صلی الله عليه وسلم ماداران هەڵەنێ کەوا قەرزار نەبن و هەوڵ بن چەند ئەتوانن ئیکتیفاکەن قەناعەتیان هەبێ دەست بۆ قەرز نەبن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چەند فەرمایشتێک هاتووە یەکێ لەو پرسیارانی کە کردوێتی لەسەر نوێژی جەنازە فەرمیێتی هەل عەلەیه دەینون ئەم پیاوە قەرزارە ئەم مردووە قەرزارە ئەگە وتبێتیان بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیێتی صلوا على صاحبكم دەفەرموو نوێش بکەن لەسەر هاوڕێکی خۆتان. پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ گەورەی قەرز نوێژی نەکردووە لەسەر قەرزدار هەتایەکی لە هاوڵان فەرمیێتی چەندە قەرزارە ڕیوایەتمان هەیە سەحابەی وا هەبوو 2 دینار قەرزار بوو یەکی لە هاوڵان فەرمیێتی و ئەنە لەها یا رەسوول الله صلی الله خەڵقینە بە شاهید بن پێغەمبەری خوا ئەوە من قەرزەکە لەسەر من قەرزارم ئەو قەرزار نییە ئەم جاریان پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی لەسەر کردووە. لە جارێک لە جارەکانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی يا بني فلان أي عشرة فلان لسه منبر يا بني فلان كاس نبو جواباته لسه هما فرمي يكي لها والله فرمي من لا بني فلان فرمي أمرك بيغمر صلى الله عليه وسلم فرمي فلان كاستان حبس في باب الجنة مردوك تان ليه مردوه واستينراوه لبردرقاي بهشتا أتعنويت ئامادە بێ بۆ چوونە ناو بەهەشت کە زیندوو بوویەوە یان بیبەن تۆڵی لێ بسێن و خوا عقوبەی بە فەرمووی بۆ فەرمووی دەبەرەوەی پارەیەکی کەم قەرزارە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەرزەکەی لەسەر من پێغەمبەر فەرمووی ئێستا پێستی سارد بوویەوە واتە ئامادە بوو بۆ گەرمی دۆزەق بیبن بەڵام ئێستا سرەوت ئێستا ئیسراحەتی کرد پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم واتە ئەوە دانەوەی قەرزی مردوو هەر کەسێ هەر ئیماندارە هەر کەسێ بە و باشتر و چاکتر و بەهێزتر و خێراتر ئەوەیە کە بپرسێ لە قەرزی باوکو دایکی قەرزی لای خەڵک عەبدەکان چێ قەرزارە یا هی مردووی نزیکی یا ئەو کەسانی کە مردو. زۆر باشم مامۆستا پاشتر باز لەو فەرمودانە دەکەین کە باسی نوێژی مردوو ئۆشتانی تێدا بوو ئەو کەسەی کە قەرز دەبەخشێ
لە ئیسلامدا چ پێگە و ڕێزێکیەیە؟ بەڵێ یەکەم خی گەورە فەرمێ وتعاونوا على البر والتقوى ئەوە تعاونە خوا فەرمێ تعاون بکە هاوکاری یەکتری بکەن ئەوەی کە قەرزەدا بە خەڵک ئەو فەرمانی خی جێبەجێ کردووە لە هاوکاری و لە ئاسانکاریە و پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم من يسر كربة من كرب الدنيا هەر کەسێ یەک ناڕەحەتی لەسەر براکەی ئاسانکە خی گەورە ناڕەحەتی دنیا و قیامەتی لەسەر ئاسانەکە ئەمە ژوعدی پێغەمبەرە صلى الله عليه وسلم واتە کاتێ لەگەڵ خەڵکای خی گەورە لەگەڵ تاوی یارمەتیدەیە و سێهەمیان پێغەمبەر صلى الله عليه وعلى آله وسلم ئەفەرمێ رحم الله امرئا رحمەتی خوا لەو کەسە بێکەوە قەرزی لای خەڵکە بەڵام سەهلەن ئاسانکاری ئەکا و ئاسانکاری بۆ ئەکا و پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ دوو جار شتێ با بە قەرز جارێکیانی بە سەدەقە بۆ ئەنووسرێ بۆیە یەکێک لە تابعینە فەرمێ ئەسوەدی کوڕی یەزید ئەفەرمێش قەرزێکی کردبوو لە تاجیرێک چوو قەرزەکەی بۆ بردەوە کاتێکەوە معاشی هات موچەی ساڵانەی وەرگرت فەرمووی ئەکرێت ساڵێکی کەش مۆڵەتم بەی تاجیرەکە فەرمی نەخێر کاتێک قەرزەکەی پێدایەوە جارێکە فەرمی ئەوە قەرزەکەت ئەدەمەوە فەرمی بۆ یەکەم جار داوام کە قبوڵن نەکرد وتی آخر لەبەرەوەی لە عەبدوڵڵای کوڕی مەسعودم پرسیوە لە خزمەتیا بووم کە هاوڵی پێغەمبەر صلى الله عليه وسلم پێغەمبەر فەرموویەتی من أقرض شيئا مرتين كان له مثل أجر أحدهما لو تصدق به دوو جار بێ بە قەرز و پارەت كأنما جاری یەکەم هەمووی کردو بە سەدەقە کە چاوەڕێنی و بەخشیوتە بۆ خوا ئاوا قبوڵێتی و پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم لەو دیمانانەی لەسەر دەرگاکانی بەهەشت بینیومە یەکێ لەوانەیە ئەوەی کە قەرزە دات بە یەکێک بە 18 جار بە سەدەقە بۆی تۆمارە کرێت پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وعلى آله وسلم و کاتێ پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم ڕەحمەتی خوا لەو کەسەی ئاسانکاریەکە ئەوە یعنی بە بەردەوام لە دوعای پێغەمبەر لە بەرەکەتی دوعای پێغەمبەرایە صلى الله عليه وسلم کە پێش وفاتی دوعای کردو بۆ ئەوانە و بەخوای گەورە زۆرینی دوعاکانی پێغەمبەری گیرا کردووە صلى الله عليه وسلم کە لە بەرەکەتێ کە ئەبێ خوای گەورە بەسەریا ببارێنێ کاتێ ئاسانکاریەکە بۆ ئەو کەسە و ئەو فەرمایشتی کە باسی کرد پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم لە بەنی ئیسرائیلی پیاوێک هەبوو حەقی لای خەڵک بوو قەرزی لای خەڵک بوو بە کوڕەکانی ئەوە ڕۆڵە ئەگەر خەڵکتان بینی قەرزارمان بوون تەجاوزوا عنه خۆتانی لێمێن سەیری مەکەن حسابی لەگەڵ مەکەن خۆتانی لێ لایەن لەبەر ئەوەی لعل الله تعالى أن يتجاوز عني ڕۆڵە بەشکم ڕجام لە خواوایە خوش حساب لەگە ملا مەکە نەکە ئێوە حساب لە خەڵک مەکەن داوای حەقەکان مەکەن بۆی منیش هەندێک حەقم پێشیل کردووە خۆ حسابم لەگەڵان نەکە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم ئەو کاتێک کە وەفاتی کرد پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی خوای گەورە پێی فەرموو من لە تۆ بەڕەحمترم و من لە تۆ لە پێشترم تۆ لە عەبدەکانم خۆشە بیت ئەوە منیش لە تۆ خۆش بووم واتایەکی لەو عەمەلە ساڵحانی خوا بەخشی ئەوە بوو قەرز و حەقی لای خەڵک بوو عەفویەکردن لەبەر خوا حسابی لەگەڵ ناکردن زۆری بۆ نەئێهێنان ناڕەحەتی ناکردن مۆڵەتی تری ئەیانێ بە نووسین گەوشتەکانی خۆی ئەوە وازیان لێ بێن حسابیان لەگەڵ مەکەن بەخوا حسابم لەگەڵ نەکە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم کاتێک کە وەفاتی کرد خوای باڵا حسابی لەگەڵ نەکرد. زۆر باش دکتۆر ناوەباز لە ئاداب و شێوازی قەرزدان و قەرز وەرگرتن بکەین لە نێوان ئەم دوو کەسەدا کە یەکێکیان قەرز دەرەوەی هیچیان پێدەگوتێ قەرز وەرگر چه ئاداب و ڕێنمایی و شێوازێک دەبێت ڕەچاو بکرێ؟ یەکەم ئەوەیە کە ئەو کەسی داوای قەرزەکە دەبێت زۆر مستەڕ بێت جا داوای قەرزکە محتاج بێ پێویستێکی زۆری هەبێت چۆکی وتمان قەرز ئاکامێکی زۆر خراپی هەیە و ئەبێ لە نیەتیا هەبێ بینی خۆی و خوا بیاتەوە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم هەر کەسێک قەرزێک وەربگرێ لە نیەتیا هەبێ نەیداتەوە ئەتلەفەه الله وهو سارق پێغەمبەر بەدز ناوی ئەبا و کەسەی قەرز وەرەگری و نیەتی نییە بیاتەوە و ئەو کەسەی قەرز وەرەگری و نیەتی هەیە بیخوا خوا ئەو ماڵە لە ناوە بەت و ئەفەرمێ پێغەمبەر صلى الله عليه وسلم هەر کەسێ قەرز وەرگرێ و نیەتی بێ بیاتەوە لە مەعونەت و لە پشتیوانی پەروەردگار خوا لە پشتیوانی خۆی بێ بەشی ناکە واتە هاوکاریەکە مادام بە نیەتی وەری ئەگرێ بیداتەوە خوا هاوکاریەکەکەوە ئەو بە قەرزاری نەمرێت و پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمێ الدين قبل الوصية یەکێ لە ئادابەکانی تر ئینسان کە مرد قەرزی لابوو وەسیەت و میرات بەش ناکرێ خوای گەورە فەرمێ من بعد وصية يوصى بها أو دين
دوای ئەوەی وەسیەت و قەرزی لێ جێبەجێەکەین جا میرات بەژەکەین ئەگەر یەکێ مردبوو قەرزار بوو و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم الدين قبل الوصية وصيتي كروي وكان بخير نايك قرزارة قرزك أدينوا أجر ماولي أجل سرسيتين بري أو كاتا أو وصيتي جيب جي أكيد واتا قرز بيج ميلاتو بيج وصيتيش أوش آدابي دانوي قرزو يا كسي هر ملوكي هي وقرزارة دبي بوشك الله معاملة لقل سروتك أبكابوي قرزكاني وبعتو وفرماني خوايا كوا كاتب كبه دبيني أنا بينوسي وشاهدها به كأهل عدل بن أهل رازقوي بن كدواعي شاهد بن بسر ومع الله أم تاكي وأويش تاكي وليكي لا أدب كان ترأويا بيغمر فرمى صلى الله عليه وسلم مطل الغني الظلم وفرمى لي الواجد يحل عرضه وعقوبته أفرمى هركس بوي نيات وظالمة أو كسي قرزار وقرزك دواء أخاو هاي شيتي نيات بيغمر فرمى ظالمة استمكاره وبيغمر صلى الله عليه وسلم فرمي أوي هيتيو خوي أجزيته لي أو مجال هي وقاضي كوا عقوبيشي باو زجريشي بكا تعزيري بكا وحتى طوليلي بسنة لسروي كأو معلا دواقة أما نكم على آدابا أوي كوا قرزارة أبي أو نيتيها بي وبوشك الله هيبو بياتوا وكردواتني على قرز شوير نبي وبيغمر صلى الله عليه وسلم باسي أو جكاكا قرزي لاي خلقا بهج دقات بوي أنسري وبصدقة بوي أنسري وبيغمر صلى الله عليه وعلى آله وسلم فرمي هركسي آسان كاري كأخو آسان كاري دنيا وقيامتي بوكا أمانكم على بارانوي بيغمر صلى الله عليه وسلم دكتور بيويستا لكاتي داني قرزو يعني ورقتني قرز دا ماوي بو دياري بكري وكولي صالة كدو مانغا سي مانغا بوكي وچنيا وشاهد لبينيانا أمانة همي بنوسري تثبيت بكري بوچي دكتور لإستادا أم فرمان خوايا پشتبي خراب ومنا مرۆڤێک ئامادەیە چەندان جار قەرز دەدا بە ینی متمانەی بە بەرامبەرەکەی هەیە لە کاتێکە خوای گەورەش فەرمێ ئەمە هۆکارێکە بۆ مانەوەی دۆستایەتی و برایەتیتان نووسین و بوونیشات بۆچی ئەمە پشتگوێ خراوە بەڵێ خۆی لە ڕاستیە هەندێک جار ئیهمالیە و هەندێک جاریش متمانەیە ئەو متمانە زۆر پیرۆزە ئینسان یەک بە خوای خۆی پاشان بە دۆست و ئازیزان دەتوانین ئەو متمانەیە وەکو شاهیدێک وەکو نووسراوێت لە نێوان خۆماندا ینی کاری پێ بکەین نە ئەوە بینی خۆت و خوای خۆتە پاشان شتێکی ڕۆحیە بەڵام ئەو ئینسانی کە قەرزەدا واجبە لەسەری کەوا شاهید بگرێ و بۆی هەیە جوابی ئەو شاهیدە باتەوە و ئەو کەسەی شەهادەتی لایە و ئەزانی کێ قەرزاری کێیە واجبە لەسەری ئەو شاهیدیە پشت ڕاست کاتەوە بەڵام ئەبینین یەکێک لە بەنی ئیسرائیلی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم پێویستی بە 1000 دینار بوو کاتێ داوای ئەو قەرزەی کرد چوو بۆ لای یەکێک وتی ئەوەندەم قەرز پێویستە بینی ماڵی ئەمان بۆی ئەڕۆی ئەو بەردەریا بوو بەحرێ لە بینیانە بوو وتی باشە کەفیلێکم بەرێ کە تۆ ناتیتەوە فەرمی خوا کەفیل بێت خوا بەسە فەرمی باشە شاهید فەرمی خوا بەسە لە بینمانە واتە ئەمەنە ڕازگۆ بوو و ئەمنە باوەڕی تەواوی بە وعدە هەبوو کە خوا شاهیدە و خوای گەورە کەفیلە و بەسە ئەمیش وتی باش ئەفەرمێ کاتێک موعید هات پارەکە بێنێتەوە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە سوڵەحای بەنی ئیسرائیلی لە ئەهلی خەیری ئەو ئەهلی کتابی پێشوو ئەفەرمێ کاتێ هاتە نزیکی دەریا سەفینە نییە بەلەم نییە شەپۆلی دەریایە گەردەلوول و بارانە و دەریا هەستاوە کە زەم بەراوبەر ناکە ئەفەرمێ ئەو پیاوی کە قەرزار بووتی خوایە تۆ شاهیدی و تۆ کەفیلی منی من تۆم کردو بە شاهید و کەفیل بەسەر خۆمەوە ئەفەرمێ دارێکی هێنا هەڵی کۆڵی نامەیەکی تیان نووسی سەری نایە و دارەکەی خستە ناو پارەکەی خستە ناو تەختەیەک و ناو ئەو کۆتەرەیەک و خستێ ناو دەریا فەرمی خوایە من تۆم کردو بە کەفیل و شاهید پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم شەپۆلی دەریا کۆتەرەی بردە ئەو بەر و خاوەن قەرزەکەش هاتبوو لە قەراقی دەریا چاوەڕێیەکە کەس دیار نییە دەڵێ ئەو دارەی بردەوە لە ماڵەوە بیسووتێنێ کاتێک کە شکاندی و بە تەور لەیدا سەیری کە نامەیەکی تایە و 1000 دیناریشی تایە ئەمە هی فڵانی کوڕی فڵانە خوا کەفیل و شاهیدە ئەوە بسم الله من بۆم ناردەوە دوای ماوەیەک کابرا کە تۆفان نەما هاتەوە بۆ بەری ئەمبەر واتە ئەوەی توانی کردی بەس ئەوەیە توانی لەوە زیاتری ناتوانی هاتە بەری ئەمبەری دەریا دوای ماوەیەک هاتوتی ئەی ئیماندار خوا لە بینمانە بوو ئەوە ئامانەتەکەم بۆ هێنایتەوە پێی تۆ هیچ بۆ نەناردوم وتی ڕێ نەبوو بێمە ئەمبەر دووبارەی کردەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هل أرسلت لي شيئا
هیچی بۆ نەناردوم فەرمی هاتم نەمتوانی بێمە ئەو بەرەوە ئەوە پارەکەم بۆ هێناویتەوە خوا پەداشت ینی دوو جار پارەکە بگێڕێتەوە و 2000 دینار لە بری 1000 دینار ئەویش پێی وت پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم من خوام بەس بووە کە کەفیل و شاهیدە ئەو پارەکە گەڕاوەتەوە ئەو نووسراوی نووسیوتە پێم گەیشتۆ ئەو دارە من هەڵم گرتوێتەوە ئەمە جۆرەکە لە پاراستنی ئەمانەت چونکی خوا ئەفەرمێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەمە وعدی خوایە لەسەر زوبانی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم إن الله مع الدائن واتە ئەوەی پارەی قەرز کردووە خوا لەگەڵایەتی حتا يقضي دەینە هەتا قەرزەکەی ئەداتەوە بە مەرجێک لە عیسیان و لە تاوانە نەبێ و لە عیسیان و لە تاوانە واتە بە مەرجێک ئەهلی سەلاح بێ بە تاوانی خوا تووڕە نەکا إن الله مع الدائن خوا فەرمێ پێغەمبەر فەرمێ خوای باڵا خواوەندی تەعالە لەگەڵ ئەو کەسەیە کە قەرزی وەرگرتووە و خوای گەورە هاوکاریەکات. زۆر باشە بینەرانی بەڕێز و خۆشەویست وەک هەمیشەیەوەی بەڕێزیش دەتوانن لە ڕێی سەرنج و پرسیارەکانتان لە پەیجی پەیام تیڤی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پرسیارەکانتان بنێرن و منیش لە ڕێگەی بەرنامەکە ئاراستەی مامۆستایان دەکەم. مامۆستا دکتۆر کاک ئاراز عەلی ئەحمەد دەڵێ باشە کاتێک قەرز لە کاتی خۆی بدەینەوە بۆچی بڕەپارەیەکمان لێ وەردەگیرێت لە کاتی وەسڵ بڕینەوە تەمان مەبەستی بانق و کۆمپانیاکانە ئەمەش گوناح نابێت لە ڕووی شەرعیەوە مەبەستم شەرعیە نەک یاسای چونکە یاسا ئەمڕۆ هەموو شتێک پێشێل دەکات. بەڵێ لە ڕووی شەرعیەوە قاعیدەیەکی وسوولیمان هەیە کە زانایانە فەرموون من جەڕە هەر قەرزێک جەڕە منفعەتەن فەهوە ڕیبە هەر قەرزێ زیادەی ڕاکێشێ بێ بە ڕیبە واتە کاتێ تۆ 100 دینار قەرزاری ئەسڵی شەرعی خوا ئەوەیە کە 100 دینارەکە وەرگریتەوە هیچ زیادەیەکی تێدا نەبێت و ئەگەر بزانی ئەو قەرزەی ڕایەکێشیت زیادەی ئەچێتە سەر دەبێ وەکو ئیماندار خۆتی لێ بپارێزی چونکە ئەوە ڕیبایە خوای گەورە ئەفەرمێ فەذەروا ما بەقی من الڕیبا ئەو قەرزە کە زیادە ڕاکێشە پێوترێ سوو خوا ئەفەرمێ لە ڕیبا و سوو خۆتان پارێزن إن كنتم مؤمنين ئەگەر خۆتان بە ئیماندارە زانن منارەوە بوو لە سێ ئاەتی پیرۆزی قورئانە ئەفەرمێ من اضطر هەر کەسێ زۆری بۆ هات في مخمصة لأن راحتي أبو لتالوك أبو خريب وأمرت غير باغ ولا عاد حزيلينية سنور ببزينة سنور بزين نية وشادمان نية بوي معصيته سلبيتي خواه بيغمرك صلى الله عليه وسلم خواه فرمي فلا إثم عليه من أروبو لهمو حرام كرا وكاني تر من أروبو قوشتي براس أمانا لاصطراري وضرورية كأمر ديت هيج نبو بيخوي خواه ريداوة بيخوي ئەلەم مامەڵێدا تۆ کاتێک کە مامەڵەی شتێکت کردووە دەڵێ بۆ منە $100 ینی تۆ حسابی ئەوەت کردو کە $100 قەرزاری بەڵام لە کاتی وەسڵ بڕیندا بۆ منە $110 لێ وەرەگرنەوە لەم کاتەدا ئەوەش جۆرێکە تەنها کەسی وەرگرەوە گوناهبارە بێ ئەم ئاگای لێ نەبووە هەردووکیان بەڵام ئەم ئاگای لێ نەبووە بۆ منە کەسی وەرگر ئەگەر بەو عەهدە وەریگرت هیچی لێ نەسێننەوە ئەوە بابەتێکی ترە و عوزری هەیە بۆ قیامەت بەڵام بزانێ 1 دینار زیادەی لێ ئەسێننەوە بێتە سووە ئەبێتە ڕیبا و ئەسڵی دینەکە ئەوەیە کە خۆی لێ بپارێزێەوە ئەبینین چەنەها لۆفە و چەنەها ئەملاولا ئەکرێت بۆ ئەوەی لە ساد و قەینا لە ساسیە قەینا ئەمانە هەمووی بەڕاستی بەڵگەیەکی خوا لە قورئانەوە بەڵگەی سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەم بابەت و بۆ ئەم حەڵالکردنی ئەم ڕیبان نییە. زۆر باشە دکتۆر کاک دلاوەر تۆفیق هەورامی دەڵێ ئایا وەرگرتنی قەرزی بانک لە زۆر ناچاریە وەری بگری گوناهبارە بیت کە بۆ منە قەرزی بانک سوی ئەچێتە سەر باسی ئەومان کە پێش ئێستا کە منارەوە بوو گۆشتی بەراز و هەموو حرام کراوەکانی تر خوای گەورە ڕوخسەتێکی یاوە لە کاتی تەنگانە و ناڕەحەتی و پشێویە بەڵام بۆ ڕیبا فەرمێ فەذەروا واز لە ڕیبا بێنن واز لە سوو بێنن إن كنتم مؤمنين أقول يا أهل إيمان أو ناتشارية كامية أو بيداويسية كامية كبون زور جا ورقتني الرباي بقرز ليدا كبيتو هيج ناتشارية بو بابا تشك نابم نايزانم يان درونم لسر هيج بابتي لو بابتانا آسان كاري بو سو لسري مرتاح نابه كبلغيكي شرعي مقنعها بو بابت خواهي قولي لبيري نتشوه كاتب بو مناره بو غوشتي براس دەرچەیە گەڵێتەوە بۆ ئینسانە لە مەرگ نەجاتی بێ بەڵام بۆ ڕیبا ئەو دەرچەی داخستووە. زۆر باشە دکتۆریان لە ئێستادا خەڵک بە شێوەیەکی بەرچاو ئەتوانین بڵین کەم کەس هەیە یا کەم ئایلە هەیە
بۆ مۆبیلیاتێک بێ بۆ جلوبەرگ بێ بۆ خانووکڕین بێ بۆ سیارە بۆ هەش جۆرێ لە جۆرەکان قەرزار نەبێ. چۆن ئێمە ئەم شێوازی وەرگرتنی قەرزە لە نێو عائیلەی موسڵمانان لە نێو کۆمەڵگەدا جارێک تڕێک بخینەوە یان بوونە ئەو پێداویستیانە کامانن کە مرۆڤ زۆرجار پێویستە قەرزیان بکە. وازم ئایا فەرموو دەبێ قسەی زانایان بێ یا قسەی کوردەواری کە دەڵێ خوای گەورە هەمیشە یارمەتی کەسێکدا کە قەرزی بۆ ژنهێنان و بۆ خانوو یعنی بۆ گۆڵی خوا دەستبەرداری ئەم جۆرە قەرزەیە. لە هاوڵانەوە ئەسەرێکی وامان هەیە کە فەرمێ حق على الله عونهم، خوای گەورە بە لوتفی خۆی کردوێتی بە حەق بەسەر خۆیەوە یارمەتیان بە. یەکێ لەوانە کە لاوێکە ئەوێت داوێن پاک بێت. ئەمانە واتە ئەوانی کە زەڕورەتی حیاتە وەکو مەسکەن ماڵ وەک زەواج ژنهێنان وەک مەڕکەب واتە شتێ پێی بگەڕێ وەک سیارە و کە لە پێشووترا ئەسب و ماین و وشتر و ئەوانە بووە بۆ ئەو سێشتە توانێت قەرزکا بۆ پێویستی ژیان، بەڵام بەو مەرجەی بتوانێت کەوا بیداتەوە واتە کاسبی هەبێ واتە ئەمەلێک هەبێ کە ئەتوانێت بیاتەوە نەک بە نیەتی ئەوەی کەوا بێوێ بیخوا. واتە هەر پێویستێکی ژیان زەرور بۆ توانێت قەرزکا دەرگا کراوەی بۆ قەرز، بەڵام بزانێت چۆن قەرزێکا و ئایا ئەتوانێت قەرز باتەوە یان نە و ئەبێ بەقەدەر بەڕێکە خۆی پێڕاکێشە. مەسەن تاقمە قەنەفە هەیە لە ماڵەوە، یعنی ئەمە دروست نییە بچێ تاقمێکی قەنەفەی تر کڕێ وەڵا لەبەری لەو جوانترە بە قەرز بە پارەکە دابنێ واتە خوو بە قەرزەوە نەگرێت و بۆ شتێک کە زۆر زەروری بێ قەرز بکات، بۆ شتەکان کە جەمالن کە کەمالیاتن کە مرۆڤ بەبێ ئەوە هەرگیز لە کەدار نابێ و شتوانێ بژی، بەڵام بۆ شتێکی زەروری حیات لە هاوی نایە سبلێت و بەردەی نییە لە زستانە زۆپای نییە، ئەوانە زەروریاتی حیاتن بەپێی کەم و زۆری و بەپێی زەمانەکان ئەگۆڕێ. واتە بۆ هەر شتێکی زەروری حیات بۆ توانێت قەرزکا، بەڵام بۆ مەرجەی کە لە نێتی هەبێ بیاتەوە و هەوڵ و ماندووبوون و کۆشش کات کە بیاتەوە. زۆر باشە. دکتۆر خەسڵەتە خراپەکانی قەرز چین بۆ منە ئەو شتانە چین کە لە پەنای قەرز وەرگرتن و قەرزداندا بە قەرزەکەەوە دەئاڵێن و مایەی ناشرین و نەنگینی هەم بۆ قەرز وەرگر هەم بۆ قەرز دەر. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک قەرزی وەرگرت ناچارە بێ وعدەیە وەکە وعدیشیان ناچارە بێکەوێتە درۆ. واتەیەکی لە خەسڵەتەکان سوێنیشی بۆخوا کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دەین قەرز ذل النهار زەلیلی ڕۆژە و هەموو اللەیل و خەمی شەوە بەخۆڕایی وا نافەرمێ پێغەمبەر صلی الله واتە سەرە کێشێ بۆ ئینسان کەوێتە ناو درۆ، ئینسان کەوێتە ناڕەحەتی و ئینسان قسەی پێ بڵێن و هۆکاری ئەوە بێکەوە سمعە و ناونیشانی لە کەدار بێ برینار بێ، بۆیە ئەبێت خۆی لێ بدزێتەوە چەنی توانی خۆی قەرزار نەکاوە قەرز وەرنەگرێت. زۆر باشە. دکتۆر جۆرێکی دیکە قەرز هەیە لە نێوان خزم و خوێشەکاندا. من پاشتر باز لە شێوازی ئەو قەرزەی کە لە مارەیە باز لە نێوان ژن و مێردا هەیە و ئەڵێ ئەمە هەندێکی پێشەکی و هەندێکیشی پاشەکی و پێدەگوتێ قەرز. بەڵام زۆر جار بۆونە باوک لە کوڕ قەرز دەکا ئایا ئەمە دروستە بۆونە یان بوونە پێغەمبەری خوا فەرمودێکی فەرمێ خۆشت و ماڵەکەشت مڵکی باوکتن یان بوونە کوڕ لە باوک خۆشک لە برا لە خۆشک یان دایک لە کوڕ. ئەم جۆرە قەرزانە چه جۆرە قەرزێکن لە ئەگەری فەوتانیشیاندا هەمان ئەو ناڕەحەتی و چەرمەسەری کە پێغەمبەری خوا لە فەرمودەکە باسیەکە بۆ بوونە خۆشک لە برای وەرگرتووە یا برا لە دایک یا لە دایک لە مێردەکەی ئەمە جۆرە ئەم یاسای ئەمە ژەگرێتەوە. یەکەمیان دێنە سەر مارەی کەەوە قەرزە و لە زیمەدایە وەخوای گەورە ئەفەرمێ و ئات النساء ئەفەرمێ ئافرەتان حەقەکانیان بدەنەوە وەخوای گەورە ئەفەرمێ لا تأكلوا منه شيئا هیچی لێ مەخۆن زۆڵمیان لێ مەکەن هیچیان لێ داگیر مەکەن. و پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وعلى آله وسلم هەر کەسێک ئافرەتێک مارە بکاو مارەیەکەی نەداتێ و تەلاقی بات پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم یا ئافرەتێ مارەکا و مارەیەکەی نەداتێ وەک داوێن پیس خوا مامەڵی لەگەڵاکات. و پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم بەیەکێ لە هەواڵانی فەرموو ئەنتە وەمالوکە لئەبیک واتە بەڕاستی ئینسان جۆرێک لە بەزاندنی سنووری شەرم و حەیایە لە خوا کە بە باوکی بڵێ قەرزارمی یا بڵێ بابە قەرز لایە یا دایە قەرز لایە. بۆ ئەگەر بابە و دایە لە ماڵی کوڕ هەڵگرن هەرگیز شەرعی خوا بە دز ئەژماریان ناکە و یەکێکە لەو شوبوهانەی کەوا ئەبێت قەرز ئەو کەسەی کەوا داوا لای قازی تۆمارەکە کەوا دزی لێ کراوە ئەگەر باوکو دایکی بێت
بە دز ئەشمار ناکرێ چونکی خاوەنی کوڕەکە و خاوەنی ماڵەکەشێتی وەک پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم أنت ومالك لأبيك وأم فەرمایشتانە و کۆمەڵە فەرمایشتی ترە کە ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ دروست نییە کوڕ زەکات با بە دایک و باوکی وەکو لەم گیرفانی کردوێتە ئەو گیرفان چونکی بەشێکە لە دایە و بابە واتە ماڵەکەشی هی دایەیە هی بابەیە و نابێ ئەو شەرمە ببەزێنە بڵە زەکاتمدا بە باوکم ئەبێ باوکی چی پێویست و لەو ماڵە بی بام خۆی بە خاوەنی نەزانێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر دایە و بابە داوایان لێ کردی فەخرج من الدنيا فەخرج منها دنیا بەجێ بێڵە بۆیە واتە ئەمە ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە ئاست ئەوانە خۆت بە خاوەن هیچ نەزانی بەڵام بەڵێ قەرزی براو خوشک و قەرز لە خێزان و کوماری حازر یا ماری قەرز پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خير النساء أيسرهن مؤونة ئەفەرمێ بەبەرەکەترین ئافرەتەوەیە کە مارەیەکەی زۆر ئاسان بێ واتە لەسەر پیاوەکەی ئاسان بێ و ئەو پیاوە ئەو ئافرەتە مارە بکە بەنێتی ئەوەی کەوا ئەو مارەی نایەتێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هو زانین ئەو پیاوە دایان پیسە بە دایان پیسە ژمارەکرێت ئەوەی کە نیازی نییە مارەیەکە باوە حەقێکە ووعدێکە بەڵام ئەوەی کە نیازی هەیە و نیەتی بیداتێ ئەوە ئافرەتەکە ئەتوانێت سەدەقەی پێ بکە و ئەتوانێت لە بەرخوا بیبەخشێ و یەکێک لە ئافرەتان لە سەحابیات هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی پیاوەکەم وای پێ ڕێگەیاندوم کە تۆ فەرمووتە دروستە ئافرەت زەکات با بە پیاوەکەی و سەدەقەی ئەگەر لێی خۆش بم فەرمی بەڵێ پێغەمبەر صلی الله هەم ئافرەت دروستە زەکاتی ماڵەخی خۆی با بە پیاوەکەی و زۆر باشە دکتۆر زۆر جار پیا و نیازی ئەوەی هەیە کە ئەهلی مزگەوت و پیاوێکی ساڵحیشە نیازی ئەوەی هەیە کە ئەو قەرزەی کە لە مارەیە دانراوە 19 مسقالە 20 مسقالە بیداتەوە بە خێزانی بەڵام زۆر جار خێزانی ناچارەکە وەکڵێ قەناعەتی پێدەهێنێ کە قەرزەکەی بداتەوە ئەمە چ جۆرە بۆ منە ئەمەژە نیازی نەدانەوەی هەیە بەڵام یان چ جۆرە کارێکی دیکەی ئەمە ئەگەر بە ئیتفاقی هەردووکیان بێت و بە ڕەزامەندی بێت ئەوە دروستە بەڵام ئەگەر زۆر لە فێڵ و حیلە و ئەمانی تیادا بێ ئەوە دروست نییە و ئەوە هەموو وەکو فێڵێکە لە بازار کردبێتی واتە ئەگەر ئەو ئافرەتە لە بەڕغبەتی خۆی دای بە پیاوەکەی بە قەرز دروستە و ئەگەر گەرنیشی ئازا کرد ئەوە سەدەقەیەک و چاکەیەکە کردوێتی بەڵام ئەویش بە هەمان شێوە دەبێت شاهید لە بەینا هەبێ چۆنکی جاری وایە لە بەزەیم پیاتوێتەوە جاری وا هەیە پیاوەکە مردووە ئافرەتەکە وتوێتی وەڵای من لاوەی کە نەخۆش بووە پێم ماوە و حەقی شەو قسەیە ئەڵێ عەتفم جوڵاوە لەبەر نەخۆشی پێم ماوە و لەو نەخۆشیە پێی وتوم گەردن بازاکەی تو ئەو دەڵێ ئەگە من بووم وتیان نە لەسەر نەخۆشیەکەی ناڕەحەتترە بوو لەبەرەوە وام وتو یعنی ئیحراج بووم دکتۆر یان مەسەلەی میرات و ئەوانە مەسەن برا هەیە حەقی باوکی لایە قەرزاری خوشکە بەسەن دەچێت کۆمەڵە مامەسایانی دەبا بۆ ماڵەوە خوشکێ چیت دەوێت ئەوەش جۆرێکە لەو دەست بڕین و لەو خیانەتە و لەو بابەتێکەوە ئیحراجی ئەکات چیت دەوێت حەقی خوا چیەتی بێرێ چەنە خوا بە تۆ یاوەش بەوی یاوە حەقی خۆی بەرێ با مانگە لای بێ بزانە بۆ دێنێتەوە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەوە زۆر یعنی ئەبینین لەنێو کۆمەڵێ ئەحباب و خۆشەویستا کە ئەهلی مزگەوتیشن یعنی بەڕاست زۆر بەداخەوە ئەیبینی دەچێت خوشەکانی حراجەکە ئایا حەقی پولی لایە نایاتێ پولی ئەدەوێ چی ئەدەوێ بۆ پرسیاری ئەدەوێ یعنی چی ئەدەوێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لا قدس الله أمة أو أفرمي إن الله لا يقدس أمة خوا أمتك عائلة برز ناكا كحقي ضعيف تيا خرابه وأفرمي نابت كداواي حقي كرت لا يتعتع نابك أزاري با يعني من أفرتي وابو توتي ما مستا أكري أم راتشة درمانة أم ورقي درمانة هي بومب كريت يا أبو دولة من بلي بومب كري لبرخوا والله عندما باخي بلان براكم هی باوکمە داگیری کردووە یەک جار داوام لێ کردو یەک ساڵ قسەی لەگەڵ نەکردو آخر تۆ بم پارەیە حەجەکەی بم پارەیە عەمراکەی بم پارەیە سەدەقەکەی بم پارەیە ڕۆژوەشکێنی کە حەقی و گەلە خوشکەی تیا و خواردوتە و حەقەکانی نایتێ ئەوەش جۆرێکە لە قەرزاری و ئەوەش جۆرێکە لە دەستبڕین و ئەوەش جۆرێکە لە خیانەت و بەڕاستی ئەوەش جۆرێکە لە پشتگوێ خستنی فەرمانی خوا پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم و خەڵق ئەسڵن بەبای خاڵیشیان نایە و نازانێت کە ئەم مەزلومە کە حەقیم خوشکەی خواردووە نازانێت دەستی بۆ بەرزکاتەوە بۆ ئاسمان بڵێ خوایە بە دەک یا ڕەبی نۆشن نەبێ خوا بیکا بە دەرد بیکا بە قوڕی خۆی ماڵ دکتۆر دەپرسێ بەبێ ناوهێنان
من لە گەڵ شەریکەکەمدا بوومە لە دەخیلەدا بێ لە نێو سیارەکەیدا بێ بە وەکو بە نێتی قەرز هێنانی وەکو قەرز وەرگرتن بڕێ لە پارەیان هەر پێداویستێکی دیکە دێنم لە داهاتوودا لە ڕێگەی دیکەوە دەمەوێت ئەمەی بۆ بکێڕنەوە لە بەرەوەی کە ئێستا پێویستمە ئەمەش دەچێتە چوارچێوەی قەرزەوە چوارچێوەی قەرزە و ئەگەر بە هاوڕێکەکەی نەڵێ بێ بە خیانەت لەوانەیە ئەویش پێویستی بێ هەڵی نەگرت بێ با پێی بڵێ من ئەوم پێویستە هەڵی ئەگرم یان ئیزنی لێ وەرگێ ئەوەن ئایا پێویستی ماگە زەرور بوو متوانمەوە هەڵگرم ئەگەر ڕازی بوو پێغەمبەر فەرمە صلی الله عليه وسلم ئیماندارە بێ هەموو دوو شەوجارێ وەسیەتەکەی لەژێر سەریا بێ نووسرا بێ قەرزی کێم لایە ئەمانەتی کێم لایە ئەوانە هەمووی نووسرا بێت و لەژێر سەری نەکەیە هەبێ واتە لەو شوێنەیە هەبێ کە مرد مناڵەکانی بزانن قەرزارە ئەگە پرس بە شەریکەکەی کا سەلامەتتر و باشترە و ئەگە پرسی پێ نەکا بەڕاستی هەڵگرتنی ئەو بابەتە ناشەرعیە چونکی جۆرێکە لە خیانەت و لەوانەیە بێتە زەرری کاسپیەکە لەوانە بیانە شتێ بکڕن خێرە زیاترکە پارە نەما بێت دکتۆر دەڵێ من کە پارەم لە ڕابردوودا وەرگرتووە بە قەرز دەتوانم لە ئێستادا بۆمنە لە بری ئەوە تواناجەستەیەکانی خۆمیان بۆمنە من دوکانێکم هەیە یان بۆمنە کرێکاری بۆ ئەو کەسەکە بکەمەوە کە قەرزی پێداومە وڵێ لە بری پارە شتێکەوە ڕێکەون لەسەری بەڵێ ئەن هیچ کێشەیەکی تێدا نییە مەسەلەن ئەم بۆ نمونە 100 دیناری هەشتاکان قەرزارە کە 100 دیناری هەشتاکان چەنەها مسقال ئاڵتونیە کرد ئێستا لە بری ئەو مەسەن دەڵەوەرە 3 ڕۆژ جووتم بۆ بکە تۆ مەکینەتێ وەرە دووبار دوو تۆلۆری تێ دووبارم بۆ بەرە بۆ باشماخ بۆ مەرزی حاجی وەمەران لە بد مقابلی ئەوەیە بە شەرتێ تەجاوز نەبێ لە حەددا واتە 3 ئەوەندە و 4 ئەوەندە وەری نەگرێتەوە یعنی لە حەدێکی معقولە کە ئەهلی خیبرە بڵێن ئەو پارە شایستی ئەوەیە دروستەوەی شکالێکی تیانی زۆر باشە دکتۆر بچینەوە سەر ئەو فەرمودانی کە من هەر پێشتر دام نابوو پرسیاری لەبارەوە بکەم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەندین فەرمودەدا ئاماژە بەوە دەکات کە نوێژی لەسەر مردوویەک نەکردووە کە قەرزار بێت تەنانەت دەشفەرمێ خوا لەگەڵ ڕژانی یەکەم دڵۆپەی خوێنی شەهید لە هەموو گوناهی خۆشەوێت تەنها کەسێک کە قەرزار نەبێ وەکوڵێ قەرزی نەبوو بێ لای خەڵک ئەمەش کە حەق و نازە بۆچی ئەم سزا و هەڕەشە پڕمەترسیانی مرۆڤێک بە گوناهی گەورەوە دەگەڕێتەوە بەلای خوا مستحقەوەی خوا لێی خۆشێ بەڵام بۆچی 2 دیناری قەرز یان 10,000 قەرز هی ئەوەیەکەوە خوای گەورە جەستەکەی سارد نکاتەوە و لێشی خۆش نەبێ ئەوە لە منتەهای عەدالەتی پەروەردگارە پەیوەندی بە حەق و ناسەوە هەیە ئەوە حەقی خەڵکە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم 3 نوع تاوان هەیە تاوانێکیان لا یوغتەفەر ئەوەی بە مشریکی بمرێ خوا لێی خۆش نابێت تاوانێکیان ئینشاء غەفەرە بینی خۆی خوا قسووری هەیە ویستی خوا لێی خۆشە بێ تاوانێکی تریانە بێ بیگەڕێتەوە ئەویش کە حەق و ناسە حەقی خەڵک پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەتەدرون من المفلس ئەزان مفلیس کێیە فەرمیان مفلیس ئەوەیە لا درهم له ولا دینار کە پارەی نەبێ و گیرفانی هیچ شتیان نەبێ فەرمیەوە مفلیس نییە مفلیس ئەوەیە أكل مال هذا وشتم هذا وقذف هذا وسفك دم هذا حقي خلقي لايا مالي أوي خواردوا قصي بوت وخويني أوي رشتوا شرفي أوي عيبار كدوا بقصا أفرمي أمانة دين داوي حقي خوانك لحسناتي أم هلقرن باري لايا بوستين راوة لحسناتي أبن بو قرز دارك أي خنس خاون قرز حقي خوي ورقري أقل هيتشي نما ئەم جارە بێت لە تاوانی ئەوان هەڵگرێ ئەگەر لە پارەی نەبوو بیاتەوە بۆیە پێغەمبەر فەرمە صلی الله عليه وسلم پێشەوەی درهم و دینار نەمێنێ هەر کەسێک شتێکی هەیە باچێ لای براکەی داوای گرنازایی لێ بکە یا حەقی بۆ بگێڕێتەوە ئەوە منتەهای عەدالەت و گەورەی فراوانی و پانتای عەدالەتی پەروەردگارەکە بێ ئەو خەڵکانە ئەو مەزلومانە ئەو حەقانە وەرگرن حتى پێغەمبەر فەرمە صلی الله عليه وسلم بزنی شاخدار تۆڵەی لێ ئەسێنن کە بە شاخی لە بزنی بێ شاخ قەرنا لا ئەوەی کەوا شاخی نییە خوا تۆڵەی لێ ئەسێنێ ئەمانە عەدالەتی پەروەردگارە لەسەر زەویە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم لە فەرمایشتێکە فەرمێ ئێوە هەر کەسێ مرد لە 3 شت بەری بوو ئەوە دەچێتە بەڵام دکتۆر یەکی لەوانە قەرزە بەڵێ ئەم مرۆڤە نیازی دانەوەی قەرزەکەی هەبوو بەڵام پاش خۆشی لەوەچی ئەو کەسی کە قەرزەکەی پێداوە یان لە بیری ئەچێتەوە نەنووسراوە و میراتگرەکانی ئەم مردووەش ئاگادانی بەم حاڵ و وەزعی ئەو کاتە خاوەن قەرز بۆ هەیە بە داوای حەقی خۆی بکە لە کاتێکا بۆن خاوەن قەرز جاری وایە ئەوەندەی لای خەڵک هەر لە خەیاڵ یانی هی دوکاندارێکە من دێم
بۆ منە ئەم ئێوارە لە دوکانی یەکێکدا کۆمەڵی پێداویستی دەمەوە کەچی ناگەمەوە ماڵ ئەمە دەبێ واجب لە سەری بینوسێنە قەرزار هەر لە ڕێگەی گەڕانەوەیدا بۆ ماڵ کۆمەڵە شتمان هەیە بۆ منە هەر لەم قەزیەی قەیرانەدا مرۆڤ جاریوا بۆ 2 ملیۆن 3 ملیۆن معاشی هەیە بۆ بەڵام لە کاتێک جاریوا بگەڕاوەتەوە بۆ ماڵ قەرزاریەکی بەسەر هاتووە خی گەورە گیانی کێشاوە دەبێ بینوسێ بۆیە وەسیەت بۆ سونەتە و دووشە و جارێ بکرێت بۆ خوا فەرمێ فەکتوب و بینوسن کە قەرزاری شاهید هەبێ کاتبی عدل هەبێ بۆ ئەو بابەتانەیە ئەگەر نسیان هاتە بینەوە نسیان بوو ئەوە بینی خۆی خوا مەعزورە بەڵام کە سوکارەکەی زۆر باشە ئەبێ ئەو قەرزە بگێڕێتەوە لەم کاتی قەیرانەدا پێدانی قەرز و وەرگرتنی قەرز جۆرێ لە جۆرەکان گومانی لەسەریان بۆ من جۆرە لۆژەکان مرۆڤ ئەوەی کە هەیەی ئەترسێ لەوەی کە بیدا بە کەسێکی تر بفەوتێ مرۆڤی واشمان هەیە ئامادەیە بۆ شیری منداڵەکەی قەرز بکایە بۆونە بۆ خواردن بۆ کرێخان و لەم کاتی قەیراندا چۆن ئێمە بە تەنگ یەکەوە بین چۆن کاتێک کە من هەم بێ بە تەنگ برادکەمەوە بم بەدەم بە تەنگ دراوسەکەمەوە بم چۆن بۆ منە داواکاری پێداویستی کۆمەڵی خەڵکی تر لە ڕێی قەرزەوە دابین بکەین کاتێک ئەبینین لەم ناڕەحەتیانەیە ئەمە جۆرەکە لە ئیمتیحان و ابتیلا وە سەبەبەکەی خۆشمانی واتە کەسبی خۆمانە کە لە سنوور لامان ناوە و ئەم ئیمتیحانانە ئەوەی سابر و شاکر بێ فەلەهو الرضا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم خوا لێ ڕازیە بێ و ئەمە جۆرێکە لەو تاقیکردناوانی کە خوای گەورە ئەفەرمێ ئیطعام فی یوم ذی مسغبة واتە ئەو کەسانەی کەوا لە ڕۆژی ناڕەحەتیە خەڵک تێرەکەن پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی قودسیدا خوای باڵا برسیەتی عەبدێک ئەشوبهێنێ بەوەی کە ئەفەرمێ ئەی عەبد من برسیم بوو تێرن نەکردم ئەوژە فەرمێ خوایە پاک و پێگەرتی بۆ تۆ خۆ تۆ برسی نابیت ئەفەرمێ ئەگەر فڵان کەس برسی بوو تێرت کردایە لەوەجەدتەه ذلك عندي ئەوە لای من وەرەگرتەوە ویسە تێرمە کردی برسیەتی مەشکاندی بەباشت و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من باتە شەبعان هەر کەسێ شەو ڕۆژکاتە و تێر بێ وجاره جائع دراوسەکەی برسی بێ و ئەم بزانێ پێغەمبەر فەرمێ ما ئامەنە بی ئەوە ئیمانی بە من نەهێناوە یعنی ئیمانداری کامڵ نییە ئیمانی نوقسانە لاوازە کە تۆ بە تێری بنووی دراوسەکەش برسی بێ و پێ بزانێ برسیەتی نەشکێنیت و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم أحب الأعمال إلى الله خۆشەویستترین لە عەمەلە هەر خۆشەویستەکان کە دیارە لای خوا إدخال السرور على قلب مؤمن على قلب مسلم مسلمانێک شادومانکەی دڵخۆشکەی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم قەرزی بۆ بیتەوە برسێتی بشکێنی تینوێتی بشکێنی ئەفەرمێ أحب الأعمال إلى الله شادومانی کەی ئەوە خۆشەویستترین زۆر باشە کردەوەی لای خوا دکتۆر گیان کۆتا پرسیارم فەرمودەیەکەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک مرد و ماڵ و میراتێکی زۆری لێ بەجێما بانەیەتە بەیتولماڵ بەڵکو بۆ وەرەسە و کەس و کاری بێ هەر کەسێکیش مرد قەرزار بوو و وەرەسە و میراتگرەکانی نەیانتوانی قەرزەکەی بۆ بژبێرن و بۆی بدەنەوە ئەوە من وەکۆڵێ دەبمە قەرز دەرەوەی یا دەبمە بۆ منە زەمانەتی ئەم زەمانەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئایا ئەمە زەمانەتێکی قیامەتیە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئێستادا کە خۆی نەماوە و دەوڵەتێک نەماوە بە ناوی دەوڵەتی ئیسلامی و بەیتولماڵێک نییە چۆن بۆ منە دەبێتە دانەرەوەی قەرزی مرۆڤێک کە نیازی دانەوەی قەرزەکەشی هەبوو و مسلمانیشە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا و لە چەندەها ڕیوایەتە ئەفەرمێ هەر کەسێ ئەمە سەرەتای ئیسلام بوو ئەوەی قەرزی لابوو پێغەمبەر نوێژی لەسەر دایکە صلی الله عليه وسلم بەس کە خوای گەورە فتح الله على المسلمين خوای گەورە دەری خێری کردەوە لەسەڵ مسلمانان و بەیتولمال پڕ بوو فەرمی ئەنە وەلیه من سەرپەرشکاری ئەو من قەرزەکەی بۆ ئێمە ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کەوا دەوڵەت حاڵەتێکی تایبەتیە بۆ بوونی دەوڵەت بۆ بوونی دەوڵەت بۆ بوونی بەیتولمال زیندومانی خۆی پێغەمبەری خوا بۆ یەکدەستی هەموو مسلمانان کە براو کەسوکاری یەکن و هەر برایەکیان لە ناڕەحەتیان ئێمە لەم سەردەمەدا کە نە پێغەمبەری خوا وەکو باوکێکی دڵسۆز ماوە نە دەوڵەت و کیانێکی مسلمانان ماوە چۆن لەم فەرموودە و وەلی بوونەی پێغەمبەری خوا تێبگەین ڕۆحی ئیماندارێتی هەمومان مەسەن کۆمەڵێک ئەهلی ئیمانداران لە مزگەوتەکان دەزانن چێکیان مردووە قەرزارن ئەم ئیماندارانە کاتی ئەو فەرمایشتی پێغەمبەر جێبەجێکەن صلی الله عليه وسلم ئەوە بەڵگەیە بۆ ئەوان کە لە ڕۆژی قیامەتە ئەمان زیندوکردنەوەی سنەتی پێغەمبەریان ڕاگەیاندوە صلی الله عليه وسلم ئەمان ئەو شادومانەی کە پێغەمبەر پێی شادومان بۆ قیامەت کە مسلمانان لە ناڕەحەتیانە بن ئەمان هاتوون ئەمایان زیندوو کردوێتەوە ئەوە جۆرێکە لە شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم و جۆرێکە لە بەرزڕاگرتنی
وتە و فەرمایشت و دکتۆر ناتوانین ئاماژەیەک وەکو وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین وبالمؤمنین ڕؤوف ڕەحیم ئاماژەیەکی قیامەتی شتیانێکە لە ڕۆژی قیامەتا خوای گەورە ببێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لای خوای گەورە ببێتە تکاکار و زامنی قەرزی ئەم مرۆڤە. ئەوەش دوور نییە لە ڕەحمی خوا و ئەوەش دوور نییە لەو میهرەبانی کە خوا بە پێغەمبەری بەخشیوە صلی الله عليه وسلم لەوێ کەبائر نەدانەوەی قەرزیش تاوانە گەورەکانە. ئینسان پێغەمبەر خوای گەورە شەفاعەت کا و قبولی کا بۆ ئەو مرۆڤە و خوای گەورە ئەوەی کە قەرزی هەیە لای خەڵکە بە حەسەنات و بە چاکە بۆ ئەوان ئەوەندە بنووسێ ئەوانش لە حەقی خۆیان خۆش بن. هیچ لە ڕەحمی خوا دوور نییە و خوا زۆر لەوە میهرەبانتر. زۆر باشە دکتۆر کۆتا قسە و سەرنجی جەنابەت چییە؟ ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری ئەوەی کردوین کە ئەگەر قەرزاریش بووین کەوتینە ژێر قەرزیشەوە نیەتمان وابێ بینەوە و بڵین یا مالك الملك ئەی خاوەنی مڵک تعز من تشاء وتذل من تشاء تۆی کەوا عیزە دەبەخشی و تۆشی ئەو کەسانی بتەوێت نەویانەکەی بيدك الخير هەموو خەیرەکان لەژێر دەستی توایە ئەی پەروەردگار دەستێکە شایستەی تۆی پەروەردگارە ئەکفینی بحلالك عن حرامك بحلالت تێرم کە دوور لە حرام وأغنني بفضلك عمن سواك خوايا باحتياجم کە بە ڕحمی خۆت لە غیری خۆت. کۆمەڵە دوعا هەیە بۆ ئەوانی کە قەرزارن بەردەوام بیخوێنن و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم کە بەقی شاخی قەرزت لەسەر بێ خوای گەورە هاوکاری دەکا و ڕۆژێ دێ تۆ قەرزار نابیت. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد حسێن پێنجوێنی کە ئەمڕۆ میوانی بەرنامەی باس و خواز بیت. سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی زۆر سپاس بۆ ئازیز بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش تا بە گەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.